تۆ گوێ لە من بگرە قسەی زیاد مەکە حسێن وتمان برایم بەڵام خەریکە ناخۆشیەکەی ئێ معقولە بە قوربان تۆ 3 مانگە کرێ خانوون نێاو بە من هەتیو بە خێوەکەم چی دنیا و کرد بە واستە هەموو کەس و کارە تێگەیانم وەڵا خانوویەکی هەیە ناماتی ئەوە یامیتێ 3 مانگە کرێ نێاوە قسە زۆر مەکەیسە تۆ لەکوێی لە ماڵەوە ئێسێم بۆلات دوو قسە لەگەڵاکەم وەڵڵا ئەرێ پەریە و چایە نەبوو بەخوا زانجی غازی تێنەمەوە خۆڕ بەسەری باوە اینجا نۆبەی غازە خۆ بڵێکیکەمان هەیە بەس بۆم ناڕواتە ژوورە بێتە بۆم بەری باشە دی دەستە خۆش بێ خەیناکە خۆمەوە بۆکەم خۆ بۆ تۆ سەپارە لە کاکە حەسەن قەرز ناکەی وەڵی خۆ داوای لێ بکەم ئەماتی خوا هەڵناگرێت چەندم بی ئەماتی بەڵام بەخوا لە ڕوونا شەرمەکەم ڕێ بۆ چی ئەوڵاوەوە نەپیاوی چاکە بەخوا وەڵام من وازانم برای خۆمە هەبرای توێ بەخوا لە برای من چاکترە نەخۆ کوڕەشی باشە خراپ نییە جاوەختی خۆی باوکم بەڕەحمە بێ دایم پێوە ئەو حەسەن ئاگا و لە حسین بێ کە حسین خەریکی مەکتەبە ئەو ژەر خەریکی پارە باشە ڕاستەکەی بەخوا کاکە گیان بە قوربانی بم بەخواونم خۆشەوە ئەزانم برا گەورەی خۆمە ماڵی ئاو بێ خوا لێمان نەستی لە داوا بکە ئینشەڵڵا بابینم داوایەکە ئابزانە دەرگای کێیە جاستە دێ خێرا فەرمو کاکە گیان یاخوا بەخێر بێ الله السلام عليكم عليكم السلام ياخوا بخير بخير یاخوا بەخێر بێ باشی کاکە براشن ئەحواڵە باشە عالم ئاوام نەخواردوێتەوە تۆزە بخۆرەوە یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم حسێن ڕاست و ڕەوان خەریکە ناخۆشیەکەیت بۆ حەسەن گیان خێر کاکە جام تۆ 3 مانگە کرێ نێاومەتێ ئەها کریڵێ جا وەڵی بەساقم حەسەن جا خۆ منش بەخوا حکومت بەعاشی نیاومەتێ تا بۆ بێنم وەرە بابە قابلە من لە عەقدەکەیان نووسی بێتم دوای مەعاشە بێ کرێم بیتێ حسێن برایەتی ئاوان نابێت یاخە بەساقی ئەو چاوبم کە پێم نەبێت چی بکەم ئێستا من بە هیوا بووم بێم داوای قەرزی لێ بکەم غازمان نەماوە وەڵڵا بە حیاتی نەیە بۆ قەرز بۆ لای من کاکە براش ناخە تۆ سەیری کە کاکە منێش خانوویەکەم ماونەتی معقولە 3 مانگە کرێتان نێاومەتی ئەبێشتی وە من 1 ساعتە بە شان و باڵی توێ هەڵێم وەسفی تۆ ئەگەم ێستا هاتی تۆ بەسەریمە بۆ گلەی و پارە هاتووی بەخوا براشن یەک شتان پێ بڵێم حسێن جۆ بگرێ بەڵێ آخر موعیتان سبێنەیە هاتم چۆڵتان کردبوو سەرسەر و سەرچاو چۆڵتان نەکردبوو پۆلیستان بۆ بان وەرە حەسەن عەی بە ئێمە برایەکی لە دایک و باوکێ بووین لە سکێکا گەورە بووین ئێستا ئاوایی تعدام لێکەی ئیهانەمەکەی بۆ پارە حسێن برامان برایی کیسەمان جیایی ئەی برایەت یەکەمان ئەی کەسایەت یەکەمان گۆرە بابە خۆ من هەتیو بەخێو ناکەم تۆ هەر دانیشتی خەریکی خوێن و مەکتەب و نازام چی بزانم هاچی و کرد بەچی بۆ خەریکی کەسابەتێ نەبوو وەکو من بێبەڵا بیت یاومە بەکرێت سبێنێت چۆڵتان کردبوو سەرچاو چۆڵتان نەکردبوو پێتان ناخۆشە بێ ڕێک تەلەفۆن بۆ شوڕتاکەم بێ بە شەق پێتان وەڵا زۆر عیبە کاکە ئاواتویتە سەر ئێمە عیب ناکەی هیچ داوای عیب نییە. پاراکەی تووچی بۆ گلەی و پۆلیسیشمان بۆینتە سەر ئاوا بێ برایەتی سبێنێ ئێمەوە بۆ ئێرە چۆڵتان نەکرد بێ واوەیلا لە حاڵتان ورە وەڵڵا ئاڕۆین ئێمەش پێویستمان بەوە نییە حەسەن کاکە جان گیان پۆلیسی نایە و با شەقیشم تێ هەڵنەیە دانیشە ژنەکە خوا گەورەیە ئینشەڵڵا بە ئیزنی خوا بەیانی بۆی چۆڵەکەم چکە برامە با برایەتەکەمان بێنێ لەسەر خان و پێویست ناکە ئێمە یەکتی عاجزکەین تعجوبم لێ هاو بۆچی وای لێ هاتەوە لە بەرچاو تەنگ بووە ژنەکە نەجات چیکە لەگەڵ حسێن وەڵا پێم وتم حسێن گیان عاجز مەبە ئەم شەو ئاخر شەو لەم خانوایە بەیانی چۆڵێکی سەرچاو چۆڵی ناکەی بە پۆلیس پێ چۆڵەکەم بەشە دەتخوا عیب ناکەی برای خۆ لە خانووا کرێ نایەتە دەریەکەی لە خانوەکە عیب نییە بابە عیب نییە منیش پارەم پێویستە خۆ بەلاش نەماوەتێ 3 مانگە کرێ خانووی نێاو ژنەکە دوو قسەی ڕاست بکە جابانەیە مەعاش نییە پارە نییە لە کوێ قەیچێک کاس هەبرێ هەبێت کورە بابە من یاومە ئەو بە 200,000 تیان نەبوو یاومە بەژنێکی عەرەب بە 400,000 کێش ڕەبیع چی ڕەبیعەکە چییە جوانە؟ نه مەقسەدم جوانەکەی نییە سەری مانگ ڕێگەی کاتە ناو دەستمەوە ئێوان مەعاش لە کاتی خۆیان وەرەگرین ئێمە بڵێن چی؟ کەیفی خۆیەتی هەموو شتێک
بەو شێوەیە ئەەکە منیش پارەم پێویستە یەک دقە با تەلەفۆنی بۆ ڕەبێ وڵا ئەی بەخۆ نەبوون و نەدیوە عیب ناکەی سەبری نەکردابە براکە پارەی هەبوو ئەقەی چێکا بۆچی دەرێکرد بەسە یەک دقە تەلەفۆنی چێتە سەر جادا دەبەسە با مژدەی بم بە ڕەبێ بڵم بەیانی خانۆکە چۆڵە بێ عەربێک و خوتو هەر هیچ ها نایزانم من عەربی لە کێوە زانم ألو شلونك ربيع يا هلا ومرحب والله أني أريد مجدانة مجدان بابا مو زنيانة مجدانة بڵێ جەژنانە ججنانة تقول عيب زي أو باكر ماكو هاي بيد مال حسين هاي فقر إيه باكر يطلع راح الريحه إلى برا إذا ما راح برا بالشلاقة يطلع برا إيه وإلت هاي هدية مني إلت لا هسه تدري اسمعني فد دقيقة واحد أنا بتواصل صورا شي بعربي دو صفر چوار 0202 بابو رقم تلفونه نەتەواوە اسمعني ربيع هاكو ماكو بينصد 500 يشيل 100 ايش قد يبقى؟ إيه رحم الله والديك 400,000 دينار چییە مردووە لێ مردووە لا ئەی إيه وباكر أني أجيلك ما محتاجة شيء بڵێ کاوەری مەکەن خانوەکە نەنەوە پێڵە مەڵم بزانم نەوەکو ئاو کارەبای پێویست بێ نەقسی بێت ئەوەیە شڵە کاولیەکەن و پلاگی پێوە ناڕێ ئینشاءالله باكر أني أجي يمك باكر ونحكي يلا في مال الله أهلا ربيع أهلا وسهلا چییە پێکەنینە و نەوتم هەرچی نوقسانە بۆ چاکەم حەقی خۆیەتی حەقی خۆی چیمان هێژنەکە چی بۆ لێ ناوین برنج و مریشکێکم لێ ناوە تەواو ئەمە مهمە هەمووش هەرچیەک بخوانێ بڕێ دە باشە بڕۆ ئێستیان بام ناو پاکەمە دەبڕ شلونك عيني شلونك تنخلي على عيونك شلونك عيني برای خۆی لە خانووە دەرکە عیبیش ناکە ناسە ئەڵێم ئاوێنە بیر نەچێ بیرم چۆ بیرسم ای باشە تۆ لە قایمەکەیان نەونووسیوە نا ئاوێنم نەنووسیوە دەستێک کەوتکیشم بۆ بکڕستی لە باشەکان باشە بەس تۆ جۆ بۆ بگرە بینی توانێ کە بەرمی و ماڵی باوکێ مەجۆڵە تا خۆم ئێمە بەدواتە نێیتەوە نەخەم لە بێبێتەوە بە شوێنمە ئی باشە سەرێکی ماڵی ڕەبیع ئێم بزانم هیچی نوقسان نییە بوو نوقسانەکانی بۆ چاک ئاخر کرێتی تازەیە نابێت ئیدە وایە ڕەبێ خۆم ئێمە بەدواتە دەسەر کۆدی یعنی چی سیارەکەم دەزراوە دزراوە ئەی نەماوە ژنەکە لێرە دامناشێ بەخوا دزێکی بێعەقڵە بردوێتی سویچەکە لای خۆمە آخر بەبێ سویچ دزراوە بە قورئان چەتاڵی کردووە لە سویچ وەڵا بە 10,000 دروستیەکەنەوە چی بکەین یەک دقە تەلەفۆنەکەم تەلەفۆنی بکەم بۆ ڕەبیع ئێنی ئەڵێم ڕەبیع بۆ پۆلیس یەک دقە پۆلیس زەرخەڵ ڕەبیع خوایە تۆڵی ئەوانیان بردی بێم ئەو عەرەبانە بابە نانە یەک دقە ئەلۆ پۆلیسە کاکەکیان سیارەکەم دەزراوە وەڵاهی ئەم بەیانێ هاتمە دەرەوە نەمابوو عینوان ئێستا لۆکیشنێ بۆ نێرم بە قوربانم زوو فریام کەون و سیارەم دەزراوە بۆم دۆزنەوە ئێستا لۆکیشنێ بۆ نێرم دەی خوا حافیز خوا لەگەڵ خوا یەک دقە یەکی بۆ ڕەبیع نەبا بنەوەم ڕەبیعی چی تازت ئەو لۆکیشنم نار بە پۆلیس با تۆزێک کە بگەنێرە معقولە سیارەم دزراوە ئۆش وەڵا سەیرە ئەخ تۆ تەکیدی لێرە ڕاوگەر وەرە ئامر خۆم ناهاتمەوە دامنا نانیشم خوارد و دانیشین سوحبەتمان کرد و دوو تەلەفۆنیشم بۆ ئەم ڕەبیع کرد سیارەکەم لەبەر دەرگای و بە قەبری باوکم نەداوە بە ماڵی ئەم ڕەبیع ئەم شەو لێ بەجێ بێڵی وەرە ژنەکە ئەم شەو ئەوە تا سویچەکەی لای خۆمە بەشکو پۆلیس خێرا بێت پۆلیس بخوایان خوا گەورێ بەشکەم ئینشەڵا بیدۆزینەوە خوا بەس بزانم لای چیە هەر بە پلایس دانی دەرێنم ڕۆحەکەم ئاخر ئەڵێ لەکوێ ڕۆحەکەم من لۆکەیشنم بۆ دۆزیێتەوە بە ساقە بم ئێ بۆم نەناردویت ئەستا تۆ لەکوێیت ئەیدە هەڕێک وەرە هەڕێک وەرە بینایەکی سپێ بینیت پێم بڵێ ئێستا بڵسەبن لەکوێیت ئەوە تام لە پێنجتەوە ئەمە لە تەن ڕۆحەکە من یەکدانە سەعاتە لۆکەیشنم بۆ جاوەرە ئەمە خەدنە بێ بە ناموسم هەر نادۆزرێ بە ساقم تۆ لۆکشتەکە خەڵت نردوو بووم
يقدر ساعات بۆ دەکەن هەر بە پێی قاسم ئای قاسم باشە بە ساقێ چی لە قەڵ علاجم کە کاکە سیارەکەم دەزراوە بە چه قوربان زیوەتی دەتخواوەری جاخم بمزای خۆمە چون بەشەکەم هێنا شکل لە کێیە لە چێنە جا شکل عەدەواتی لەگەڵ چیا هەیە نەو بیست و ئەڵێ دڵ یەکە و شک هەزارە ئادیزانم شکم لە هەرچی کوڕەکانی خزورم هەیە بە داوای لێبوردنەوە تەبا یعنی براکانم نۆ ئامۆزام هەیە یەکی حەو مناڵێن هەیە شکم لە هەر هەموویەتی دایرەکەم 245 کەسی شکم لە هەر هەموویەتی چیتر جا چیترنا گەڕک لەم سەرەوە بیگرە هەتاکو ئەو سەر هەرچی نێرینۆمیینە هەیە شکم لە هەر هەموویەتی ئابیرت سیارەکەم هێتەوە ئەمڕەبێ ئەو شتی وان ناکە جا براکە وڵی ئەمە تۆ باسیەکەی مەگە قاتیرە مەقتورەیەک بێن هەمووی تێکەبیەوە بۆ مرکز ئەوە ساحەکەمە هەر نایگرێ تۆ زەراوێکم پێ بڕێ دوانم پێ بڕێ شکل لە کێ برا جوانەکەم تۆ بە تاقی تەنیا هاتو یاخە وڵی دز ئاوایی ناگیرێ یعلەقە مدەڕعەیە مەفرەزێشتێکە بێنایە لەگەڵ خۆت ئەی بە ساقی چاو وڵی مرکزەکەمان یەک شڕتی تیانەماوە هەمووی دابەزی و دەورێن بەس من و گەورەمی لێماوە باش ئێستا عیلاجم کە سیاری من دەزراوە سیارەکەمان خەمن نەبێ کامێرتان هەیە نەوەڵا کامێرێکی بەخوا گەڕک ئەمەنە تروک و ڕەزیلن ئەوان هین ناکەنەوە بابرسیمان ئەزان گەڕەکەی ئێوە زۆر ڕەجێ لەم سەر بۆ ئەو سەر و حادیز گەشت ڕوویە تێگەشتی یەک کامێرەی تیانە بوو بە قوربانە بم تحقیقێکی باشم بۆ تیا بکە مەمنوتم ئەو سیارێ مێتەوە خەمن نەبێ سا ڕم بە ناو کامێرەکانە ماڵەکان ئەگەڕێم زانام چه کامێری هەیە کامێرە هەر نییە من سیارە مێتەوە لە حکوومەت خەمن لە پۆلیس باشە بەسەر چاو دۆزوان چی بکەین مەڵامەگە تەکسیە بگرین شنەکە تەکسیە بگرین تەکسی بگرین بووم بۆ ماڵی باوکە دەبڕ بابڕێ باش نییە سەرێکی ماڵی ئومڕەبێ من گونا حەچی ئەدە بەس هەومڕەبیع بوو بە چی دەبڕۆ دەی بڕۆ وچێ سیارەکەم ژنەکە عەتێ ڕاکە ڕاکە چی بووە عەتێ ڕاکە چییە ئەها سیارەکەمان چی ماڵیە هاتوتەوە یانی چی ئەوە چییە معقولە بەدرێت و خۆی بێتەوە عەتێ وەرە دەبزانینەکە خۆتە وەڵا ئەوە ژنەکە یەک دەقە باخێرە تەلەفۆنی بۆ پۆلیس بکەم بڵێم کاکەی جان دەتو بزانە ئەوە ناوەکەی ئەوە کوڕە وەڵڵی وەبیللای ئەبی پۆلیس دۆزی بێتەوە یەک دەقە ئەلەو کاکە چۆنیت دوێنێ تەلەفۆنم بۆ کردمتم سیارەکەم دەسراوە کاکە داوام لە هیچ کەسێک قەید نییە و شکم لە هیچ کەسێک نییە سیارەکان هێناوەتەوە دەستان خۆش بێ و من هەتا ماوە مەمنونی ئێوەم دەیخوا لەگەڵ لەشیان ساق بێ پۆلیس ژنەکە ئاها تۆ سەیریکە ئەوە چییە چییە شتۆیانە نەوەڵا ئەو نامەیان داناوە نامە سڵاو کا حەسەن ببوورە من دراوسەیەکی خۆتانم شەو ژنەکەم نەخۆش کەوت و تەکسیم دەست نەکە و بە ناچاری سیارەکەتانم چەتاڵ کرد و بردم ئەی هەوات گردنم ئازاکەن ئەی هەوات داوای لێبوورنیژەکە پارەی پێنە بۆ مازیە بە ناشکرینە بم بۆنەیەوە ئەم شەو سەعات دەی شەو فیلمێکی سینەمایی کوردی خۆش ئیژەکات هیوادارم بچن دووبلی تیشم بۆ داناون لەکوێ بدەیت ئەتە بزە لە ناوەکەیاتی وەڵا ئەوە تا لەسەر داژوڵەکەیە ئەها ژنەکە تۆ سەیری کە ئافرم زەلام هێشتا زەلامی ئاوا شەریف هەیە دراوسەی باشی شەرماوە بەخوا گوناحیشە چەند ڕێک و پێکە ئەڵێ چی ژنەکە بچین بۆ فیلمە دەمێکە فیلمی کوردیمان نەدیوە حەزمێتی ئەڵم قەزوانی سوێرێنم باشە کچێ قەزوامە تۆ بڵە گەرمە شامی وەی کە خۆشێک قەت سێ فلیماکەێنم باشە تۆ زانین چۆن بۆ نیە ڕۆشتێکم بۆ لێنێ چیم بۆ لێنێ ساوەر و گۆشتی سوورەکەمەوە ئەڵڵا کە خۆشە شەویش قەزوان و گەرمە شامی بۆ سینەمە سعات دەڕێ خۆ جوام بڕازێنەرەوە باشە دە باشە من ئێستا سەرێکی هینێم بابا ئەچم بۆ ئەرێم ئومڕەبیعەنە بڕایەوە نانە خەیاڵ نەما سەرێکی بازار ڕێم و تۆ زێشتەکردم و یەمەوە کورە من چاوم شور بێگەل لە تۆ زیاتر کە دەمەکە دەبڕۆ ژێرەوە چەتی و باشە بە قوربان دەبڕۆ ئومڕەبیع هاتم
دایمەخە قەزوانەکە کورە بابل لە سینەماکە قەزوان هەیە 20 دقیقە فیلم دەست پێەکە وەڵا گەلمەشامیشی وەک دەتو سەرکەوە ئەومان نهێنا کورە کاکە لەوێ لێتی فیلمەکە دەست باش دەبا ڕاکە دەی خێرا دەبڕدەی پێ هەڵگرا خۆش بوو فلیمەکە ئەو فلیم ئەوە فیلم بۆ ژنەکە ئەڵێم ژنەکە بۆ نەچین ئەو کوڕە بدۆزینەوە کە سیارەکەی بردەبوو ئەبێ سوپاسی بکەم بەڕاستی فیلمێکی خۆش یعنی تۆرە ئەمەنە ویژدانە هەبێت سیارەکە بۆ من بێنیتەوە بەم دۆزە شۆ بچین کە درەنگە عیبە بیخرە بەیانی یەڵە بەیانی چەپشە گوڵیشی بۆکرین و اینجا سوپاسیشی یەکەین دەبار باتی دەشوێ وەرە ژنەکە وەرە ئەوە چییە؟ کوا قەدەفەکان قەبری باوکم دز هاتۆتە سەرمان هیچی تیان نێشتووە تەلەڤیزۆن ژوورەکانی کە هەیە کە ژنەکە وەی باڵم ڕۆ هیچی جا نەماوە حسێن وەڵا ژووری نووسەکەت ماخۆ خۆ هیچی تیان نەماوە ئاتونەکان فێر یەک دەقەمان پێ مەپەخ هەرچی بکەن حسێن ماڵ بێرا بوو بە قەبری باوکم مەپەخەکەت پەرداخێکی تیان نێشتووە وەی باوکە گیانەی حسێن چی بکەمە یاردەوە لە بزانە وەرە فریاکەوێ هیچی جا نەماوە فریای چی کەوین پورە مامان بە پوڕ گیرە کڵاو کرا سەرمان بران ڕۆ ئەزە چی بینیان بەستیان بێرە خوای یان چی بەسیە کاغەزی چیان بۆ دانایە ژنەکە هێبراونۆ نووسراوە فیلمەکە خۆش بوو فیلمێکی خۆمان بووین بە فیلم یەک دەقە با تەلەفۆنی بکەم یەک دەقە وەرە ڕووی بابی ڕەبیع ڕاست بێسەوە زیوەی بەدۆزیشەوە بۆ پۆلیس پۆلیسە کاکە فریاماکەم قڕ کراوە بەسەرمانە ماڵەکەمان هەر هەمووی تاوان کراوە وەڵا کردویانین بە فیلم یاوە لێکە سۆ لێک قوپاوە دەچی بکەمیتەوە بێپارەی و نەکبەتی و نەبوونیەکی ناوەتە ها یەک مانگە ئیتیهابی کردەوە خۆ ناتوانم لاو حاڵ نییە مەیسیان ئەخ بەخۆ خەرکەدە بسامرین پارتێ گۆست لە ماڵەکان نییە من بیقوتسە بۆ تۆ بۆ پارفێ گۆست دەچی بکەم ژنەکە ئەوە تا خەڵک کوڕی لە خارجە بەم دەست بۆ دەست بووە نێرێتەوە ئێمە بەعکسە بێ ئێمە بۆی بنێری بەخوازە قەزی نوێی بازاڕم لە ئەس بکەین ێساس بکەین حەمد و سەنای خوا بکەین ژنەکە بزانێت خۆ سکورم لە بەرقاپی خوا بەخوا ئیشەڵڵا ئەمڕۆ دوعایەکەکەم بەشکو ئیشەڵڵا خۆی گەورە ئامین ئامین خوایە بە زوعافاکان بێ خوا ڕەحمێمان پێ بکەی خوا دەڕووی بە ڕەحمەمان لێ بکەیتەوە خوا سکورم بەخوا ژنەکە خۆ من بەزەیی دنیام بە تۆیەتەوە خۆ من ئەزانم ئەوە 4 مانگی شەوا بزانم دەممان بەر پلێ گۆژ نەکەوتووە قەیناکە بنیسکە سوولەکەس حەزم لێ بوو گوڵا باسی بکەم دەباشە مادەمەوە بە بەرماڵەکە ڕاخەم ئەوە تۆزێ دوعا شتەکەم بەشکو ئیشەڵڵا خوای گەورە ڕزقی بەخێرمان بە وەسی لای خوا گەورەیە سوپاسی خوایەسان ڕەحمان پێ بکەین دەبێڵە دوعاکەم کەم دەبیکە یا الله خوای بەگەوری تۆ یا رب العالمین یا رب العالمین بیکە بە خاتری گەوری و عەزەمەتی خۆت ڕزقێکی بەخێرمان بیت ئەو ژنم ئەوەتانە 6 مانگە بەخوا تامی گۆشتی هەربی چۆتەوە یا رب العالمین بەشکو ئیشەڵڵا بەیانی بە گەوری و عەزەمەتی خۆت کە لە خەو هەستاین گیسکێ لە حەوشەکەی بڵێ بە بەشکو ئیشەڵڵا دوو شیر گۆشت ببرژین بەخوا
أبوني تخلص. يا الله اخواني الاخوان. باوكر ناموس موازم ناسي خو ممدانا على مجنة او انا كلام ميلي كلت شوري علاش نكونا نتانا ابو هاسم نبينا خو موزم زوت ام زماني امش نشم هاتي باوكا اي الرحمة اللي دايك بوشو ولا تريلو بيه وتعب بكرة بين دبينا لا خيرك ويس خدي بخو يا اخواني برجنك هم ديز ماست بياني ماست نيورو ماست يوالا ماست والله يناوسكم سبيبو خواني برسيا بوسي ناسكوري خواني سكري خان بوي نارتي ناشكرنيم خواني بري بس على مجنك باشكو ان شاء الله لكل انا كيا مريشك كي هلكي كي بوناتي سريكي لبيت بكل هذاك ثاني الثوم امر الثوم هيك حد نكذبوا اخو هذا بيبي كادونا نيكردو يكذبوا امر سريتي بيبي نهر امر ملي كاتوزي تسمنا انا مسيتي ايتك بنيس بيزي كاين كذبوا دولس بخو والله يشنك عمريش كنا حقينيه اما روجي تشوا باتشا كوليري رقيبو كاينا او دركواتين او روجي سيرم كهرو ما بالزمان بغيتو بشري تو عيبناكي خلي واتي قشت من لتشابيا اي بس ناني الرقيب انت الصوصه باش تنبني تخير دقا بس عقهم تاعها وشبر بشكو ان شاء الله مريش كيلكي كتبدا بالرؤاسه شق نخو اخذته خير ما نجبر سيما والله يبمنا يا بخو دتو راكبوا محوسه بزاف بشكو ان شاء الله مريش كيلكي كتبدا دي بس عقهم دي قزال قبلي باو ويس ما شاء الله لولا ولا نجي وبراهو لو زماني بقول عنا اخو ما قد شاكب لا حول ولا قوة الا بالله ده اخواي هلكي كذبت روح خوش جنك هلكي لا انا والله كذبتي لا برفي ايه كذبوا كل لك ابو يكلموا إيه؟ يكبز لنا كل لك ابو انا خوتي انا براني فيكم باخذ عقلكم يعني او دعاء من دونك كذبت بخواي يسيك من بيتي لا حوشي اي خويا اليوم بزيابيا خويا هتمام ممنونيتهم خويا لبزيون رحمي خويا باش مالك يا رب العالمين وتشي او تشطر لي انه حفله وقرانيه مالك شكيبه فنيه دبرو بيم ولا كاكا اجل جنتان بو كرك هنا بمجدامي لو حفله بو هلا اللي دركا واسم دبرو اي خويا اليوم بزيابي يسك والله بلاد وعكما قبول خويا اليوم بزيابي خويا جانا بطانانا بطانانا والله بطانانا بخوا الرشتن درتيني انا باغانا وشمام وقرقاو شمام شلتي نردو وي خوالي وبزيادة خوالي ما تيقني خوشي ما اللي تيقني خوالي وبزيادة راكد انت باهي خانة ولا باهي خنجكتي ولا اي اخبار خير ان شاء الله جاتي والله اولاد الله خوش انا بينهم خايف الاخوه بس يا بسيبوا شي والله هرا وهستعب شوما ديرا وتوزه او نوباكم وكاسيركم جود يا حيوان لحوشك اخواني خواني انا والله جود يا بزد انا والله الاخوه بس يا اخوه دارون برحمتي لكم اخوان بس يا بدا داري شتو لا هو تبزانه سيبوا تسيروا يا والله ان شاء الله ايش اللي خوش يا او موضوعك انا والله انا والله جا قراري سبا ودانيش بو خومان دانيش يا كم بو خير بو او مسلمان انا فقير وهذا الراي مولودي فيها خومان باشا يا اخواني بعدين بنبلهم دانيش بوش يشتامبون يا رب خمن نبيها انا والله يا اخوة بخير بي يا اخوة بخير بي يا مشتير قوش دقون باوشي انا ما بربيلة تسودي لا شي حفلك يعني حفلة نبو كانت ولا خارج أوس نبو اي أزانيتي تو دعاو نكت خواب منسكا كاك يا كاكا يا كينك بزنيك مان مابو ايه إما بزنيك مان أبو ولا فاتو بزنيك واتو تحوسك ولا واحد لا يهبو سيا
يعني دوو بزن لە حەوشەکەیان هەبوو يعني من دوعام کرد بزنێک هاتە ماڵی ئێمە دوان چۆتە ئەو دیو والله دوعەکانی قبول بوو ئەی ناڵە پێسخۆ با دراسێکەوە هەیبێ ئەندا وەڵا پێم ناخۆش وەڵا پێم ناخۆشە وەڵا حەزەکەم شەکیب نینۆیکی نەبێ پشتی بخورێنێ ماڵی ساکن سەکیبە ژنەکە من دوعام کرد و معقولە دانەیە بۆ من دوان بۆ ئەو وەڵا دوعەکە قبول بوو وەڵا پێم ناخۆشە وەڵا پێم ناخۆشە ژنەکە نە شتیوانەڵێ گوناح ژنەکە من دوعام کردو من هیلا بووم من پەڕەمەتەوە بۆ من دانەیەک ئەو دوان وەڵا پێم ناوەڵا بسێ بچنەکان ناکەی بەرە وەڵا تۆ نایم من هەزە با بڕۆین هەفتە لاوە بڕۆین لاوە سان هەڵێک هەڵێکە بێنە نێدەدی زمانەی لاوە ئەڵێم ئەوە سێ بۆ بە ساقەفی چۆن بێت تاقەت نەبە ژنەکە من دوعام بۆ خۆم کردو معقولە شەکی بەفەنی دوو ئەوەنی من وەرگێ بۆ کاکە بوو تۆ قەسەکە خوانیە لێ خوا رزقە نێریە رزق بەدەمی هەست کەسە بەدەمی خۆیەتی بۆچی پێ ناخۆزە ئەڵێم بۆ هەڵناسی ئەو گیفکە سەر بڕی باسی فێ بپرسیانم زۆرم حەفدێتی من مشەوەشم من مێشکم خەریکە تێگەچی بابە من دوعام بۆ خۆم کردووە معقولە وەڵام بەیانێت دوو بزنم بینی لە ماڵی شەکیب بە ناموسم چاوم پەڕێ پشتی سەر نابێت تۆ کەسێکی پاکی تە کەسێکی دڵپاکی ئەو داخوا دوعاکانی قبوڵەکە ئەڵێم ئەڵێم بە قوربانە بم بۆ دوعای تر ناکە زانی حەزم لە سیام ئادی بزانم حەزت لە چییە حەزم زۆر لە ئاتوونە حەزت لە ئاتوونە ئاتون بەست چاوسە ئەو سێرەکەوی فێرە بۆسە بۆیەرەکەوی بەسە ژنەکە دوعاکەم بەسە دوعا خێر يا الله خويا دعاء ابو جميع مسلمان امين امين يا ارحم امين امين يا ارحم الراحمين يا الله خويا يا ارحم الراحمين روك ما قابيتو بقوري وعظمتي خوت يا الله ام اوى تسمع بين تدي امين 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 جناكم حزقي لعاطونا بشكو ان شاء الله جناك تسن الله كيلو بس نيام يا رب العالمين هيك كيلو عاطو من بوب نريد حتى ما ممنونيتم عبادتي توكم امين امين يا ارحم الراحمين هاي كلمتي لا روتشي بو هذا يعني تدي هاي نيه انا والله كنت تيس انا توتشيت لا ولا وبرسي يعني أنا دعاك قبول بو دعايتي تو دعاء وسيك الدرسو والله تمشي له اعطون والله ما عملتو نملح وصدي كتجنك وانا لي دعاك وهذا دي برسي تورك هذي هذه واي قولة خوالي وبس يا ابي خوايا صافي خواك خواد المالي خوسكت جنك عطون الله يا كيلو عطون خوالي وبس يا ابي واي هتماون ممنونيتهم يا رب العالمين توزور كوريد من هتماون عبديتهم او ماري الشكل دس يعني كله وبالطاقه نازل ما دام حفله هذا ام جاري انا خوم نجم انا بابا عيب ناكل حفله شد هاوار وقوراي متتالج يك استيم اي من ايه خومه تسمو لا من فيها مي اقل ابن قال بخواني وبس كما خومو باب تمسان ماري الشكل من فيها ني دانش ني أبشرين هالأيام فوز بداعي يستهل الأيام أرد اللفانة جانا خلقا مقبالي رفوكا مباوان زيد الرقايان أشيرين هالأيام أشواني مريح خوالي وبزيادة سابين خوالي وبزيادة فرمو يا أخوة بخير بي فرمو عقب بخير بي كاكلا وجيان يا أخوة بخير بي يا أخوة بخير بي كاكلا وجيان شي وبس من ناوتان تكاكتو نازانين لاخواتك والله اخوات التعزيه قينا أخوة عفيك إن شاء الله ضلمان خوش إذا ما بزادين بس تبيتي بقولين تبوا تطعموا أخوة بزيادة أما من مرتاحين نبيته الأخوة شي تتمام الدراسة ما بزانين واز بێنە ماوەیەکە نازانین چییە هەر دەرگاکەینەوە دوودوشت خۆیەکا بەژوورە مثلا وەکو چی بڵێ دوێنێ بەیانی خوا دوو بزنی بۆ نابی نێرومێ
تێگەیشتی منی شێشێکیانم لە ڕای خوا کرد بەخێر بۆ فەقیر و هەژار یەکێکیشی بۆ خۆمان ئەم ڕۆژانە چوو دەرگای حەوشە بکاتە سەی دەکا 2 کیلۆ ئاڵتۆ 2 کیلۆ ئاڵتۆ جديتانه يعني والله بسيتو والله سيري عجيب هذه والله غيري ما سيدي كما شاء الله جازاني شي اما حياله بسويكي شتيك هو ليلة ما شاء الله والله بس يا والله شاصان هي باكم بشرف كل بختان كراوة خلق يجيك بويت هي دودو بويت نعمتي خوايا خوالا كمان باشا مدل ما باكا والله خو ما نكراتي خواجان هاوكاري ما نكا يارمتي ما نيا بس توزك لسان خو من باب او معلي خوار وتعزان هي كل كاكلا وجان اما مرتاحين نبيتو بخوالا خوشيا هبو جانم بيك انا هبو بانم ازانم بلا على تواسو انا بين ام قبو عمليات نكتو على نقرا لدمتا على تواقي كوبي من التيا ايتو سني خو زرعناك تو خوش بو والله من زرعي شمكن دوا جمله تاران بوان كدم جوازه كم طاو في زكاه كهات مولو سنه يك ماكينه امولا ما قيود واخذ او خوارو خيت اشتي قاچاخي كدو قاچاخي بردو اخوي تراوا اخوان رحمن اخوا كاكلاوا اما اونا باشين اونا باشين خوا دودو بمانا بعليني دشانا الشانسي خو معنا برا شاي في جوان بوكا ناخذ زهرمار الروم بس كور اخ على بعض بقول نجي ولا مالي تو بقول هي وكان كب شيء هذا رويت مع بقول كده كاي سلامتك ان شاء الله شانا زلمه طواوا لشيت وشتي واجه بقول طواوي شي زبوازي دبينا كيف انا همبويا كم بخومو نبها بين اما هبي بوخوني اما اخوانا دلتي اما يان بوتو اما شانا كم بفارل الراي خوايا بفقير وهجات باشا قينا راستك يا عفر اما هبيا كم بخومو خويا لو بس ياوي دورة أومي أشكوتية قلناتشي دورة لا بيستي خوما يا رتلوا سيبوا لاوا مالي شي بفنين اسيان كدو أي من دعاء منك وتنشيلو أعطونا عن بابو بيت اي دبا إيه باشا دايما حيثيت بو أوان دو كيلو توا قصة بيا قصرافيان داخي أمس لك توا علي خليك لا بيستي كورا بابا من دعاء كدو من هي لاكم بديالي معقولة من كيلو أو 2 كيلو حمدو اقوى لبيك سابو سميع مسلمان انا سابو خمان آمنتو بالله أخي معقول من هي لاكم بدعاء خوم أزال سيكي بس قسمك ها سيكي والله دعائك كمان خواي جان قلت لي كم بنو بو واخوانك آخر من يقدر يا برادر ما يبي قلت له أجي شكل اخوانك ريك هذا قلت لك كيف تدخل عنكم قلاوة والله دعاءكم كركشيني سوانك نيكيني خوات توبة نيكيني من خوم أزال توبة خوات توبة سوانك امان سوانك يا رب العالمين أم دعاء لي قبولك أما آخر دعاء أما موزي بدشك يا أرحم الراحمين هتامها من عبدي تومبو روح متو يا رب العالمين خواي قوله بعانيك هستعمل أخو قلت ليك مبرو بوخوت يا أرحم الراحمين كاك شي بدراسة مع كل رجل خايز يا أرحم الراحمين بحياتي نيتوا آمين آمين يا أرحم الراحمين اوتو تو نبي انا كيوتو انا اخوي انا ما اعرف الجامعه خيرك اخي ما تجيب ولادي ودوله وتلاقينا امام الله اوابي بس جايك وهر داخل يا الله سبب الراس درقايا دقيقه روشان شيء ثم اوتو كان بملخو دقيقه اختيار ولا دبر زاد شيء ها بتشير بمبلانيا مامي شيبو وي كاكي جاي يا اخوان بخير ليتو بخبز بالبا وي السلام عليكم بابي يا بابا خير بيتو بخبز بالبا ولد جاي واو مامي ويان بخبز بالبا بخبز بالبا كاكي يا اخوان بخير يا بابا خير بيتو واخويتي مالك على والله نقول اللي رياري مكان وبابي يا بابا خير بيتو دار من قريب السنه قلت اخوان قينا كاشكي بيجي لنا يا بخوا يا بابا خير بيتو انا حكش بابي شيء
ئەی باشە تۆ بۆ قسەم نەکردووە کاکە یاکەیەیتەوە بەس سوپایزم کرد تەلەفۆنم کردا کوڕم وتم فاجعەیەکە ئەی ئەمە چیە لە دەستا کچم ئەڵێ کچمی تووشوەکەی ماڵێ بەخۆشەگیری باو دەبێت لە ئەڵمانیا ئەمانە هەمووی مۆدێلە ئەمەی ملیشە ئەمە ئەی یعنی ئەوە خمشێنە کوڕە کا بۆ ێجگاری شتێکیش بکەرم گوێچکانەڵی هیسمۆرە ئەمە لە مەتار لێم کردەوە هاتی و نەکەیتە جۆ حیا و ناموسمانە چێ لە منتیقەکە ماشتی وان نەکەی شەکی دەکەم تەریقی کەرەوە تۆش وەی ماشەڵڵا زۆر جوانە یعنی ئەمە دیۆڵی کشمیشی سەر قڵاوە نەجوانە پاپی لەگەڵ سەخت و شەکەڕەکە چۆنی وەڵا ڕۆڵە باشم و باش یاگە دایکی وازم لێ بێنە شەکرەکەم دابەزێ بەس دایکی عەزیەتی تۆم با شەکرەکەمە فڕێ چێتە 400 خەمەخۆ هێواز ئەی هێواز باوکەڕۆ هێواز بەرجی هێواژنەکە ئازاد کوشتومی ئەی دانیسە دانیسە باوکەڕۆ ئازار یەکەنێکی کوێر مەگەژنەکە ئەی باوکەڕۆ ئەلێم زوو ئالە خۆمەکە ئەوەتە ئەو ئەسەرکە پێ کرد قەینا ئەو گورچیلەیەکە بە گورچیلەیەکە نەژیم ئێستا شەکیم هەردوو گورچیلێ دەزاوە دڵنیام ئەی باوکەڕۆ ئازارم زۆرە ژنەکە ئازار زۆرە چیم لێگەی ژنەکە ئەڵە بوو بۆ تەوانە ناگەم زۆری ناگەم قەڵەقە بسنەبی ئەو داشمیایەتە نازانم بە باوکەڕۆ وتم دوعامەکە ئای زۆری ناگەم وتم ئای دوعاتە باوکەڕۆ مردم فیبوو ئازارەکەم زیایی کرد ژنەکە قاتل راكز قاتل راكز قلتي لم تاكي ما وقروا برارو لاوتي والله لاو فوتاوا ناقم قينا يا زلمه شو والله شكيب تاخذ عيب القرا باوكر ازاركم ازار دوو حەبی زۆر باشم بۆ یەناوی زەخت و شەکەڕەکە هیچ چاوڕێکەش وا ئافرم ڕۆڵە لێرە باش نییە بەخوا بەزەڵێن هەو دەرمانەکە هەیە لە وڵاتی ئۆرجیناڵە ئەوە زۆر بەقووەتە با وڵاتی ئۆرجیناڵ نا هیچی دەرمانەکە ئۆرجیناڵەوەتە ئەسلیە ئاها دەبەش ئینشەڵڵا ئەو شەکرم چۆنێ بدابەزێ ئەمە دیۆڵی فلیمی ئیندیا داوەتێم داگە قژیشت نەماوە نەما بابردی هەستە مادەم وایە تۆش لەگەڵمانەوە نەچی بۆ ماڵ راوسێ ئەجری گرانە کوڕم بەخوا هێخان هاوارەکە هەستە ماڕۆی هلاكم زوي هلاكم معقول بالي اي تو استسيب كسر دي كنا تساتر ساتر شادو كنا ايوه كنا وسيب انا ما تتوزع اي برارو سيب زوي هلاكم اي تقواز لك بس ما مشينا اول شيء الشعر اللي بس ما قررت الكاه ما قررت السلام عليكم أو خيرك هكذا وانا كاتشيب يكتقشنك كاك شي تو قلتي له ناشي والله شكون الله يجوزي صاخر ايام كل شيء والله وين راسي بيو كره كمان عم بربياني لاوروبا هات يا اخوة بس يا ابي انا باكم دعاء كان معكز وتوانيا والله الا خوم جيري هو كاك من لا يوم قول يا شيبا براجنا ما دعاء شيكل واوي أنا كم سال دعاء كن ايه بزنك ما نبي كتيدو بزن هذا مالي يوبا اما يعني دعاء كان امبوجي يا ابوا وين يوم زياد دعاء زالي دعاء كن كيلو اعطون بيبو من كتيدو كيلو دعاء اليوم زياد اي سي هنا تشيبو يا هم سالي والله بلان فيه دعاء كن قرسيليكي خوي بوتي دوالي تو بوتي خوراك يما بيته هي ولا يتوا بسم الله الرحمن الرحيم كاكلاوة اي دعاو كردو تا او كاتين يتي باك بو خوا بو يجيرا كردوي بلان دعاي عكس بووا او سواز بو خوا
هەزار ڕەحمەت لە قەبری پێشینان فەرمیانە دوعا مەکە لە نەویستان ئەکەوێ لە خۆشەویستان